سیناتۆر بێرنی ساندرس کە لە پێشەوەی پاڵێوراوانی حیزبی دیموکراتە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا ڕایگەیاند بایکۆتی کۆنگرەی ساڵانی لیژنەی پەیوەندی گشتی ئەمریکی ئیسرائیلی ئایپاک دەکات کە ڕێکخراوی بەناوبانگترین لۆبی گوشاری زایۆنیستیە لە ویلایەتە یەکگرتووەکان. ساندرس هۆکاری هەڵوێستەکەی بەرامبەر ئایپاک بە چەند وشەیەک لە پێگەی خۆی لە تویتەر ڕوون کردووەتەوە. ئایپاکی تووشی تووڕەیی کردووە و تویتەکەی ناوبراوی بە ئابڕووبەر ناو بردووە. ساندرزی جوولەکە دەڵێت گەلی ئیسرائیل مافی هەیە بە ئاشتی و هێمنی بژی، هەروەها گەلی فەڵەستینیش هەمان مافی هەیە. من تا ئێستاش نیگەرانم لەو مینبەرەی کە ئایپاک دەیداتە هەندێک سەرکردەی دەمارگیرکە دژایەتی مافەسەرەکیەکانی فەڵەستینیەکان دەکەن، هەر بۆیە ئامادەی کۆنگرەکەیان نابم. ناوبراو جەخت لەوە دەکاتەوە وەکو سەرۆک پشتیوانی لە هەموو مافەکانی ئیسرائیلی و فەڵەستینیەکان دەکەم و کار بۆ چەسپاندنی ئاشتی و سەقامگیری دەکەم لە ناوچەکەدا. تویتەکەی ساندرس کاردانەوەیکی گەورەی لایەنگران و دژانی بە دوای خۆی داهێنا. لە نێو لایەنگراندا ئادەم ئەبوو سەڵاح دەڵێت داپیرەی فەڵەستینیم لە هەڵبژاردننی ئامادەکاری دیموکراتەکاندا ڕاستەوخۆ دەنگی بە قازانجی ساندرسدا بۆ ئەوەی ببێتە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان، چونکە چیتر ناترسێت کە بڵێت خێزانەکەی لە فەڵەستینە و شایستەی ئەوەن کە بە ئاشتی و ڕێزی مرۆییەوە بژین. بەڵام ڕاگەیاندنەکەی ساندرس تووڕێی و هێستریای لە نێو ئایپاکدا خوڵقاند و ڕاگەیاندراوێکیان لەسەر بڵاو کردەوە کە دەڵێت سیناتۆر ساندرس هەرگیز لە کۆنگرەکەماندا بەشداری نەکردووە و ئەوەش لە لێدوانە ناشرینەکەیدا بەڕوونی دەردەکەوێت. لیژنەی ئایپاک دەڵێت لە ڕاستیدا زۆرێک لە هاوڕێ دیموکراتەکانی ساندرز و سەرکردە لە ئەنجومەنەکانی پیران و نوێنەران لەسەر مینبەرەکەمانەوە قسە بۆ 18,000 ئەمریکی دەکەن. هەروەها لە ڕاگەیاندراوەکەی ئایپاک داهاتووە بە باسکردنی ئەم هێرشە دژە بەرامبەر بە ڕووداوێکی سیاسی ئەمریکی کۆکەرەوەی پارتە سیاسیەکان، واتە گرێدانی ساڵانەی کۆنگرەی ئایپاک. ساندرزی سیناتۆر بە خراپە ڕۆڵی هاوڕێکان و ملیۆنان ئەمریکی لە یانگری ئیسرائیل هەڵدەسەنگێنێت کە ئەوە کارێکی ئابڕووبەرانەیە. کۆنگرەی سیاسەتەکانی ئایپاک ڕۆژی 1 تا 4 ئازاری داهاتوو گرێ دەدرێت. کۆنگرەکە بە گەورەترین کۆبوونەوەی لایەنگرانی قەوارەی زایۆنی لە ویلایەتە یەکگرتووەکان دادەنرێت. ئەوە بووەتە نەریتێکی ساڵانەی سیاسەتمەدارانی هەردوو پارتی دیموکرات و کۆماری ئەو وڵاتە بەشداری لەو کۆنگرێدا بکەن و پشتیوانی خۆیان لە قەوارەی زایۆنی ڕابگەێنن، بە تایبەتی ئەوانەی کە دەیانەوێت بگەنە کۆشکی سپی ئەو بەشداریە بە هەنگاوی سەرەکی دەزانن.